کاردانەوەکان دژی کوشتنی دوو مامۆستاکەی هەولێر تا دێت زیاتر دەبێت. مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان باز لە مەترسی ئەم جۆرە ڕووداوانە دەکەن. مامۆستایانی زانکۆی سلێمانی دەڵێن ئەگەر حکومەت و ناوەندە ئەکادمیەکان لەم کارە قێزەونانە بێدەنگ بن، گرفتێکی گەورە لە کۆمەڵگا دروست دەبێت کە ئەنجامەکەی تێکچوونی شیرازەی ژیانە. ئەم ڕووداوانە پێشهاتگەلێکی زۆر خراپن و لە ئەگەری بە هەندووە نەگرتنی هۆکارەکانی ئەوەندەی تر کۆمەڵگەی کوردی تووشی داخورانی کۆمەڵایەتی و ئەخلاقی دەکات. دەبێت حکوومەتی هەرێم پاراستنی کەرامەتی تاک و بە تایبەتی کۆمەڵانی مامۆستایانی زانکۆ بخاتە ئەولوێتی کارەکانیەوە و ڕێگە نەدات لەوە زیاتر حرەم و شکۆی زانکۆ بکێتە قوربانی ئەوانەی کە دەیانەوێت زانکۆکانیش بکەنە قوربانی گرێ دەرونیەکانیان. سەرۆکی زانکۆی هەڵەبجە دەڵێت زانکۆکان دەبێت پارێزگاریان لێ بکرێت و لە ڕووی پاسەوانیەوە تونند و تۆڵتر بکرێت، چونکە ئەوەی لە هەولێر ڕوویدا دوور نییە لە هەر زانکۆیەکی دیکە و هەر شوێنێکی دیکە ڕوو بداتەوە. دەبێت لەم دۆسیەشدا یاسا سەروەر بێت. لە ڕاستی ئەبێت دەستگابنیەکان چاوکراوەتر بنکە پۆلیسەکانی زانکۆکان چاوکراوەتر من لێرە ئێمە پەیامێکمان هەیە وەکو زانکۆی هەڵەبجە بەداخەوە ئێمە ماوەی 2 ساڵت داوا لە دەستگا ئەمنیەکانی ئەم شارەکەین لە دەستگا پەیوەندیدارەکانەکەین کە پۆلیس بۆ زانکۆی هەڵەبجە دابین بکرێت، چونکە ئێمەش هەمومان لەوانەیە دوور بێ حاڵەتێکی نەخوازراوی لەو جۆرە لە هەر شوێنێک ببێت. ئایا ئێمە چی بکەینەوە کاتە پێمانەڵێن پۆلیسیان نەبوو، بەڵێ پۆلیسمان نیە، ئێمە تا ئەم دەقەیە دوو پۆلیسمان نییە کە بەرگری بتوانێت بەرگری لە حاڵەتە نەخوازراوەکان بکات. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ئەوەی ڕوویدا بەرەنجامی پلانێکی لە مێژینەیە لە بێبەهاکردنی خوێندنەوە دەستی پێکرد و بە شەخ و لەقەدان لە مامۆستا و خوێنکار و شکاندنی شکۆی زانکۆ پەیمانگاکان و دروستبوونی نەوەیەکی دەماچاڵگر کۆتایی هات. ئەمە کارەساتێکە لە نێوان دوو جیلا ڕوویاوە نابێت بە شێوەیەک مامەڵی لەگەڵا بکرێ، خوێنکار بکاتە دژمنی مامۆستا بکاتە دژمنی خوێنکار. ئەم دوانە هەمیشە تاوکەری یەکترین و هەمیشە پێکەوە کارەکەن. ئەمە خاڵێکی گرنگە. خاڵێک تریش ئەمە حاڵەتێک نەبووە کە خەڵک لە ناوەندەکانی خوێندنا پێشبینی نەکردبێ، چونکە زۆر هاوار کراوە، زۆر دادبراوە کە حاڵەتێک هاتوۆتە پێشەوە لە ناو کۆمەلگایە گەنج فێری چقۆ هەڵگرتن و دەمانچە لە کەمەری کراوە، تۆ ئەبێ بەهایەک بۆ خوێندن بێڵیتەوە، ئەبێ قەدری خوێنکار بزانی، ئەبێ بێ ئومێدی نەکەی بۆەوەی ئەم حاڵەتانە ڕوونەیان کە هەموو ئەمانە کران. خوێنکار بێ ئومێد بوو، مامۆستا بەهای نەما، خوێندن ئەو سەنگەی نەماکە هەی بۆ و پێشووتر ئەمەی لێ دروستە بێتەوە. بەرەنجامی ئەو ڕووداوانە دەوترێت سەرچاوەکەی بۆ ئەو چەکانە دەگەڕێتەوە کە بێمۆڵەتن و بەشێکیشان مۆڵەتدارن و بێمۆڵەتەکان بەکاری دەهێنن. سەرڕای ئەوەی دەیان و سەدان ڕووداوی کوشتن لە شارەکانی هەرێم ڕوودەدات، بەڵام بەرپرسانی حکومەت جگە لە قسە و ئیدانەکردن نەیانتوانیوە دارێک بخەنە سەربەرد بۆ کەمکردنەوەی یاخود تەنانەت هەنگاونان بۆ کۆنتڕۆڵکردنی چەکی بێمۆڵەت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.